ألم تر إلى الذين بدلوا نعمة الله كفرا وأحلوا قومهم دار البوار. خواهي قولا فرمي بو سيرناكي خلق يقهبوا أو نعمتي كخوار رشتبوني بسري على جاتي سباسي بكن كفريان برانبر كرت، كفريان كرت، يعني كفري نعمت أويك بزمان نيجريتو بولا إخوا أويا بكردوتو تنك خوالكت پڕ لە گۆشت و برنج و نان و هەموو شتانی کە خەڵک ئەیخوا و بەکارێنیانیەتی تۆ ئێستش خێزانەکەت ئەوەندە بە نامەسئولانەیە لە دروستکردنی خواردنەکانە هەمووی ڕێژێتە ناو تەنەکە خۆڵەکە و فڕێدرێ ئاژەڵەکانیشی سفادەی لێ ناکەن چکە لە سفرەی سەفەریایە، چکە لە نایلۆن و عەلاگەیە، چکە سووتێنرێ. ئەوە بریتێ لە کوفری نیعمەت. ئاگاد لە خۆت بێ بگەڕێرەوە بۆ لای خوا تا خوا لێن نەسەنێتەوە. بۆیە خوای گەورە فەرمێ وأحلوا قومهم دار البوار، قومەکەی خۆیان خستە خراپترین خانەوە، جەهەنەمە یەصلەونەها، کە خانی پەشیمانیە بەڕاستی، کە ئەویش جەهەنەمە و ئەخرێنە ناوی وبئس القرار، خراپترینی قەرارگایە. خوا بمان پارێزێ. چەند خەتەرە ئینسان کوفری نیعمەت بکە. خوای گەورە فەرمێ الذي أطعمهم من جوع، تێری کردن لە برسێتی بۆ ئەو کاتی کە برسینیت، ئەو کاتی کە تینونیت، ئەو کاتی کە خواردنی ئەمڕۆ و مانگێکی تر و ساڵێکی ترت هەیە، سپاسی خوای گەورە بکە لەسەری. الذي أطعمهم من جوع وآمنهم من خوف. پاشان منەتێکی تری خوای گەورە بەسەر قوڕەی شاوەیە فەرمێ وە لە ترس دڵنیای کردن. چەند نیعمەتێکی گەورەی ئینسان نەترسێ. برا خۆشەویستەکانم، ئەم نیعمەتێکە بەسەر ئێمەوەیە کە شەوان لە خۆمان ناترسین، کە ئەگەر لە بیرمان چە دەرگاکە کلیل بین زۆر طەبیعیە ناترسین، چونکە نیعمەتی ئەمن و ئاسایش بەسەرمانەوەیە. سپاسی خوای لەسەر بکەین، خوا لێمان نەسەنێتەوە. سەیری جنوبی عێراق کە، سەیری ئەم وڵاتە و خواروی ئەم وڵاتە بکە. ئێمە خوای گەورە ئەم نیعمەتەی بەسەرا ڕشتوین، بەڵام سەیری خوار خۆمانەوەکە. بزانە چی وەزعێکیانەیە. ئەچیتە بازار لە خۆت ئەمین نیت، ئەچیتە دائیرە لە خۆت ئەمین نیت، لە ماڵەکەی خۆتە ئەمین نیت، لە ناو سەیارەی ئەمین نیت. هەر ئاوا وەستاوی ئەڵێ کەسێک سەرچاوی خۆی پێچاوە و بە ماتۆڕێکەوە دەستڕێژە لە خەڵکێکی بێتاوانەکە و ئەڕوا و کۆبەڵە خەڵکێ کۆڵەوارەکە. جا ئینسان تا نەکەوێتە ئەو حاڵەت و بار و دۆخەوە نازانێ نیعمەتی بە ئیسراحەت خەوتن و دەرگاکردنەوە چەند گەورەیە. بۆیە ئێمە بێ سوپاسی خوای گەورە و باڵادەستی لەسەرکەین. ئەم سوپاسە بە زمان، ئەم سوپاسە بە دڵ، دڵمان خۆش بێ بە نیعمەتی خوا، بێینەوە پاڵ خوا وا نەزانی خۆمانە. زۆر جار خوای گەورە ئاگادارمانەکە. ئەها ئێستا وڵاتەکانی دەور و بەرهەمووی هەستاونەتە سەر چنگ لێمان، خەڵگە ترسێ. پشت بەخوای خۆت ببەستە، سپاسی ئەم نیعمەتە بکە کە دڵنیای لە خۆت تا خوای گەورە لێمان نەسەنێتەوە. و بزانە بە عیسیان و سەرپێچیکردنی خوا و بە کوفرکردن بەرامبەر بەخوا خوای گەورە لێمان نەسەنێتەوە. ئێمە کە واقعەیەکی وا بێت ئەبێ بگەڕێنەوە بۆ لای خوا، نەک بگەڕێنەوە بۆ لای نەفس و هەوا و ئارەزوو، نەک بەردەوام بین لەسەر حرام و کوفرکردن. خوا بمان پارێزێ. و کاتێکیش کە خوای گەورە نیعمەتێکمان پێیە نابێ گومڕا ببین، لە پێسی خۆمان بچینە دەرەوە، بەڵکووە بێ بە وأما بنعمة ربك فحدث، ئەو نیعمەتە بدەیتە پاڵ پەروەردگاری خۆت و سپاسی خوای گەورەی لەسەرکەی. بڵێ خوای ئەمە هی تۆیە، تۆ پێت بەخشی و من چیم هەبوو؟ ڕۆژە لە دایک بووم نەمەت و شیریش نەبوو بیخۆم، دایکم شیری ئامێ. برا خۆشەویستەکانمە، بێ ئاوا تۆ بیرکەیتەوە لە نیعمەتی خوا. إذا كنت في نعمة فرعها فإن المعاصي تزيل النعم. أقل نعمتك أبوي أو كاتسباسي خوي لسركشكا كفر كردنا ونعمة اللي سنيته. وضرب الله مثلا قرية كانت آمنة مطمئنة يأتيها رزقها رغدا من كل مكان فأذاقها الله لباس الجوع والخوف بما كانوا يصنعون. خوي قرا فرمي أي محمد تۆ نمونەی شارێکیان بۆ بێنەرەوە کە ئەو قەریەیە ئامین بوو، دڵنیا بوون لە خۆیان، لە هیچ ناترسان.
هیچ ترسیان نەبوو بە ئیسراحە دەخەوتن بە ئیسراحەت کاسبیانە کردووە چوونە دەرەوە هاتنەوە لە هەموو شوێنی ئەو دنیاوە ڕستیان بۆ هاو بەڵام فكفرت بأنعم الله بەڵام کوفری کرد بە نیعمەتی خوا فأذاقها الله لباس الجوع بەڵام ئیتر خوای گەورە برسی کردن والخوف وتوشي ترسي كردن بما كانوا يصنعون بويك خوان انجاميانه بوي غير نعمتي خوا بيي لا رازبوني خوا بكاريبين اجينا خوا يقول لي دسنيتو ام نعمتي ام نواسايشش ام نعمتي خواردن ويش ام نعمتي لش صاغيش حتى خوا بياوي لعبادتي خوا بكاريبين مسلماني ومان هيا حفتي يك جاري ابو مزقوت قاشي شي صاغه حيشي نية قاچی نایە بۆ مزگەوت خواب محاسبەتەکە لەسەر ئەو دوو قاچی کە پێیاوی مسلمانی وا هەیە دەستی ساغە هیچی نییە بەڵام ناچێت کاسبی پێ بکە هەر چاوی لە دەستی خەڵکیە خوا محاسبەتەکە لەسەر نیعمەتی ئەو دەستانە مسلمانی وا هەیە و چاوەکە خوا پێیاوە خوێنەواری هەیە ڕۆژی یەک جاریش هەفتەی یەک جاری سەیری پڕەکانی قورئان ناکە گەنجەکان 24 ساعت خەریکی مۆبایلەکەیەتی نە ئاەتێ نە حەدیثێ خوا محاسبەی ئەو چاوە لەسەرەکە و لەگەڵەکە ئەوەیە ئینسان ئاگای لە خۆی بێ هەموو نیعمەتەکان کە خوا بە تۆ یاوەی تر سیر کە هەمووی نیعمەتە من ناتوانم بیبژێرم خوا فەرمێ ناتوانن سەرژمێریان کەن هەمووی خوا لێ دەپرسێتەوە ئاگال لێ بێ هەمووی بۆ عیبادەتی خوا بەکاربێنە ئەوەی کە ئەیکەیت ئەوەی کە ئەیڵیت ئەوەی کە بەدڵتایەت ئەوەی کە ئەیبیستیت ئەوەی کە دەیبینیت بزانە خوا پێی ڕازیە ئەگەر پێی ڕازی بوو ئەمە پێوترە عیبادەت ئەگەر پێی ڕازی نەبوو ئەوە بزانە تۆ لە ناڕازیبوونی خوایت تۆ لە تووڕەبوونی خوایت تۆ لە شتێکە نیعمەتەکانی خوا سەرفەکەیت کە هەرەوە نەبزانە ئەوە ئیستیدراجە پێغەمبەر فەرمێ صلى الله عليه وسلم إذا رأيت الله يعطي العبد على معاصيه فإنما هو استدراج ئەگەر عەبدێکە بینی هەر سەرپێچی خوایە کرد بەڵام خوای گەورە ناز و نیعمەتی خۆی ئەیای ئەوە بزانە مۆڵەتێکی تایبەتە کاتێکی تایبەتە ماوەیەکە ئیتر خوا لێ سەنێتەوە قوڕەکا بەسەریە